بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە ڕووماڵی پەیام لە خزمەتانداین بۆ شێکردنەوەی دواپێشاتەکانی جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران. ئەمڕۆ مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ئێران و یەکێک لە ئەندامانی ئەنجومەنی کاتی بەڕێوەبردنی ئێران ڕایگەیاند کە بڕیاریان داوە کە هێرش بۆ سەر وڵاتانی دراوسێ ڕابگرن بە مەرجێک لێەوە هێرش نەکرێتە سەر ئێران. ئێمە شیکردنەوە بۆ ئەم هەڵوێستەی ئێران دەکەین، ئەم هەڵوێستە بۆچی گیراوەتە بەر هەروە قسە لەسەرەوە دەکەین کە ئەم جەنگە لە ڕووی ئاینی و کللتوری و فکریشەوە چڕەهندێکی هەیە و قسە لەسەر یاسای نێودەوڵەتیش دەکەین. پێشتر کۆمەڵێک ڕێکخراوە بوون وەکو بڵین ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان، کۆمەڵێک ڕێکخراوی دیکە ئایا ئێستا هیچ ئاعتیبارێک یاخود ڕێزێک بۆ یاسای نێودەوڵەتی دادەنرێت لەلایەن ئیدارەی ئەمریکاوە. هەروە قسە لەسەر سیناریۆکانی داهاتووی شەڕەکە دەکەین و قسە لەسەر ئایندەی هەرێمی کوردستانیش لە نێوان بژاردەی ئێران و ئەمریکا دەکەین. ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر ئیسماعیل بەرزنجی مامۆستای زانکۆ قسەی لەسەر دەکەین. کاک دکتۆر بەخێر بێن، سوپاسی ئامادەبوون دەکەین. سپاس دەکەین. سەرتا خوێنەوەی بەڕێز بزانم بۆ شەڕەکە چووینە هەفتەی دووەمەوە و لە پێشاتێکی تازەژە ئەمڕۆ سەرۆک کۆماری ئێران کە خۆی یەکی کشە لە ئەندامانی ئەنجومەنی بەڕێوەبردنی کاتی ئێران باسی لۆکت و هێرش بۆ سەر وڵاتانی دراوسێ مەسی وڵاتانی عەرەبی ڕادێک نەگەر هێرش نەکرێت. سەرنجی بەڕێز. بەناوی خوای گەورە میهرەبان، بێگومان شەڕەکە بچۆتە خۆناغێکی ترەوە بە پێی ڕاگەیاندنی هەردوو بەرەی شەڕ کە ئێران ڕایگەیاندووە ئەوان بە زۆرێکی تر هەڵس و کەوت دەکەن و هەروها لەلایەنی ئەمریکا و ئیسرائیلشەوە بینیمانکەوە گوتیانە چینە خۆناغێکی ترەوە تیایدا هێرشەکان کەمتر ئەکرێتەوە، بەڵام تەرکیز و دیقەتی زیاتر ئەکرێ و باز لەوەش ئەکرێ کە هەردوو لایەن لە ڕووی زەخیرەی جەنگیەوە نەقسیان هەیە. لەبەرەوە لەوانەیە لە تەسەوری بەری لای ئیسرائیل و ئەمریکایە نەبوو بێ کە ئەم جەنگە ئەوەندە درێژە بکێشێ. ئەو سیناریۆیەکە دایان نابوو جەنگێکی خێرا و لە پڕ و گورزێکی بەهێز کۆتایی بە ڕژێمی ئێران بهێنەیان لانی کەم بیهێنەتە ژێر ئەو بارەی کە ئەوان مەبەستیانە. بەڵام بێگومان ئەو بینیمانکەوا دەرنەچوو. لەبەر ئەوە بێ هەردوو لایەن مراجعی حساباتی خۆیان بکەنەوە. لە ئێستەیە لەوە ئەچێ جەنگێکی تا ڕادەیەک مامناوەند لە درێژخایەنیە هەبێ و زۆرێک لە ئیستنزاف و لە بەکارهێنان و کەمکردنەوەی تاقەوتوانای هەردوو لەوانەیە پەیڕەو بکرێ بۆ لە مەودووە. ئەوانە تەبعاً لێکەوتەی زۆری ئەبێ و جەنگە درێژخایەنە هەم لە ڕووی ئابووریەوە هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی لە زۆر ڕووەوە، یعنی دوایی لەوانەیە ئاکامەکانی ئەم جەنگە هەتاکو و چەند مانگ و چەند ساڵی داهاتوش کاریگەریەکانی هەردەربکەوێت. جا ئێستا ئەو قۆناغەیە ئەوەی کە ئێران ڕایگەیاندووە کە هێرش ناکەنە سەر وڵاتانی دراوسێ، پێم وایە جاری تریش پێشووتر وەزیری دەرەوە پەیوەندی کردو بە وەزیرانی دەرەوەی وڵاتانی عەرەبی و هەر لەو کاتەیە کەوتوێتی ئێمە مەبەستمان نییە لە ئێوە بدەین هێرشەکان کراوە سەر وڵاتانی عەرەبی و هەر ئێستاش وابزانم پێشەوەی بینە ستۆدیۆ لە بەحرین جارێکی تر هێرشێک کراوەتە سەر بەحرین. بەڵام ئەوە ئەگەیەنێ یەکەم ئێران لەوانەیە تووشی جۆرێک لە ئیرباک یاخود جۆرێک لە دابەشبوون بوو بێ لە قەراردا. سوپای پاسداران بڵین مەهەمەی ئەم شەڕی پێس پێراوە. لایەنە سیاسیەکە کە پزیشکیان و عێراقچی و لاریجانی و ئەوانن بۆی هەیە ئەوان هەندێک تەسریحات هەندێک لێ دوام بدەن لەوانەیە سەرانی سوپای پاسداران پێ ڕازی نەبوون. پاسدارانی شەبوتی ئێمە پابەندین بەو بڕیارەی سەرکردایەتی کاتی بەڵام مەمەرجێک لە وڵاتانەوە هێرشمان نەکرێتە سەر. یعنی ئەو مەرجەی تێدایە کە دەڵێ هێرش ناکەنێت سەر وڵاتانی ئەگەر لێوە بۆم لێ بنکەی سەربازی ئەمریکی لێیە، تەکنۆلۆجیای ئەمریکی لێیە. ئەوە ڕاستە، بۆی هەیە دەستی سێمیش بێ. یعنی خۆباز لەوە کرێ کە هێرش بۆ سەر ئازەربایجان، بۆ سەر تورکیا، بۆ سەر هەندێک لە دامەزراوەی مەدەنی لە ئیمارات و لە قەتەر، یعنی باز لەوە کرێ کە دەستی سێمیش هەوێ لەم مەجالەیە بۆزیاتر دۆخکاڵۆز. ئەی طبعاً بێگومان ئەمە شەڕێتر وەکوڵێ وەراقەکان و کارتەکان هەمووی تێکەڵ ئەبن. کۆمەڵک جیهەت هەیە سوودی لە بەرێکە لە بوارێکە بە جۆرێکە لەوانەیە
شتێک بکە ئەوە بۆی هەیە ئەوەش ینی کاریگەری هەبێتایە. بەڵێ سەبارەت بە پرسی ئاینی یاخود بڵین ڕەهەندی کولتوری و ئاینی چیە لەم جەنگە لەو ڕۆژانەدا بینیمان مەسیحیە زایۆنیەکان نزیان بۆ ترامپ کرد و بەشێک لە ئۆپەراسیۆنەکە لەلایەن ئیسرائیل و بەرگێکی ئاینی بەبەرداکراوە. ڕەهەندی ئەم جەنگە ڕەهەندێکی ئاینیشێ جگە لە مەسەلەی وزە ئەمنیەت. ڕاستە ئەوە زۆرێک لە شیکەرەوانی سیاسی باز لەوە ئەکەن هەتا ئەو شیکەرەوە قەتەریە ناوەکەی بیرچێتەوە عەزمی بشارە قسەیەکی هەیە کاڵێ ترامپ هیچ شتێکی نێشتێتەوە بۆ شیکەرەوە سیاسیەکان ئەم شتەکان ئیتراوە لەبەر چاوە. جاران خەڵک ئیشاراتی ئەخوێندەوە هەندێک تەحلیلی بۆ هەندێک لە لێدوان ئەکرد بەڵام ئەوەی ترامپ ئێستا ئەوەی نەماوە ینی مشتێکی مەکشوف و لەبەر چاوە. ئەنجا ئەم سەردەمە لە تەعاملی ئەمریکا سەردەمێک کە باز لەوە ئەکرێت کە ئەو پەردەیی کە ئەمریکا و ڕۆژئاوا دابوویان بەسەر هەڵس و کەوت و مامەڵە و ئیدارەدانی وڵاتی خۆیان و سیراعەکانیان لە دنیاە ئەو پەردەیە دڕاوە. جاران باز لە لیبرالیزم ئەکراکە وەکو سیستمێک کاری پێیەکرێ ئازادی ڕادەربڕین دیموکراسیەت چەسپاندنی دیموکراسیەت لەو وڵاتانەی کە دیموکراسی نین قسەکردن لەسەر مافی مرۆڤ زۆر یعنی هەندێک لە شەڕەکانی ئەمریکا و غەرب لەسەر ئەوە بۆ کە هەندێک وڵات هەیە مافی ژدی تیا پارێزراو نیە دیموکراسی تیا بەرقەرار نییە مافی مرۆڤ بە زۆرێک لە زۆرەکان پێشێل ئەکرێ. بەڵام ئێستا ئەوە نەماوە ئەوە هەر پەردەیەک بوو پێشتریش ئەمریکا و غەرب هەر ئەو نەهجەی کە ئێستا هەیەن هەر ئەویان هەبووە بەڵام ئەو پەردەیە یان نابوو بەسەر سیاسەتەکانیانە بەسەر لێدوانەکانیانە ئێستا بە تەواوەتی ئەوە نەماوە ینی ڕووی ڕاستەقینەی ئەمریکا و ڕۆژئاوا بە تەواوەتی ئێستا دەرکەوتووە کە تەنیا شەڕی مەساڵحە تەنیا بیر لە بەرژەوەندیەکانی خۆیان ئەکەنەوە مافی مرۆڤ نە بە خەیاڵیان نادێ ئەسڵەن یعنی ئەوەی کە باز ئەکرا ئەمان شەڕی دژی تیرۆر و مەبەستیان لە تیرۆریش طبعاً مسلمانان بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی ئیسلامیەت و ڕەوەکان بوو ئەوەش هەر پاسا و بیانوێک بووە ژینە ئەمریکا هەر لە زووەوە پێش ترمپیش وڵاتێک بووە دین لەگەڵ سیاسەتا تێکەڵ بووە ئەگەر چی بە شێوە زاهیریەکەی باسییان لە جیاکردنەوەی دین لە دەوڵەت و لە ئەلمانێت و ئەناکرد بەڵام لە سەردەمی بایدنی شایەما بینین ئەچوو بۆ کەنیسە و ئەچوو بۆ لای پیاوانی ئاینی و یعنی دین حزوریکی بەردەوامی هەبووە لە ناو ئەمریکا لە ناو دامەزراوە سیاسیەکانی ئەمریکایە لە بیرکردنەوە و تەفکیری استراتیژی ئەمریکایە بەڵام ئێستا زەقتر بۆتەوە هاتۆتە پێشتر ئەو هەنگاوەی کە دین لە پشتی پەردەوە بەشداری سیاسی و بەشداری ئیداری و ململانیەکانیە کرد ئێستا هاتۆتە یعنی ناو میدیا و هاتۆتە ناو کۆشتی سپی و ئەوە بە ئاشکرا جا طبعا نقطەی چی لێ دەخوێنرا بڵێن ئەگەر مەسەکەشت بیر نەچێتەوە ئەو چی لێ دەخوێنرێت ئەو نزایی کە لە کۆشکی سپی بۆ ترامپ مەسیحە زایۆنیەکە ئەی بێگومان یعنی ئەوان ڕۆڵێکی زۆریان هەیە ئێستا لە لۆبیکردن لە ئەمریکایە و هەر بە لۆبی ئەوان و ئیسرائیل و منەظەمەی ئایپاک کە لە ئەمریکایە زۆر چالاکن بۆ لۆبیکردن ئەم شەڕا هەر زۆرتر بە دەفع و بە پاڵنانی ئەوان کراوە ئەجینا باز لەوە ئەکرێت کە ئەمریکا خۆی وەکو سیاسەتی خۆی زۆر حەزی لەو شەڕە نەبووە بەڵام بە دەفعی ئەوان و بە لۆبیکردن و بە کاریگەری ئەوان بە زۆری ئەو شەڕە کراوە ئەمە لە لای ئەوانیش ڕاستە لە لای دینیە زۆر متەطەریفەکانیان بە تایبەتی لای زاینویستەکانیان دین عنصرێکی ئەساسیە لەم شەڕایە بەڵام لە لای سیاسیەکانیان تەنیا مەسلحەت و بەرژەوەندیە یعنی ئەگە تۆ باز لە نەتەنیاهۆ بکەی نەتەنیاهۆ نە بەلای ئینجیلە زایۆنیەکانە یعنی بڕوای بەو بیرەی ئەوان هەیە نە بڕوای بە حەریدیەکان هەیە کە جوولەکە متەطەریفە زۆر دینیەکانن ئەو کار لە سەرمانەوەی خۆی و دەسەڵات و فراوانخوازی ئیسرائیل ئەکا بەڵام ئەوە وەکو پەردەیەک وەکو جۆرێک لە دەفعێک لە پاڵپشتیەک بۆ خۆی بەکار ئەهێنێ و ئەبینین لە ئیعلامیشە زەقیەکەنەوە بۆ زیاتر دروستکردنی پاڵپشتی بۆ خۆیان لەلایەن دنیای مەسیحی و دنیای جوولەکە
دژی ئەوەی کە ئەم شەڕێکی دینیە بۆ عدێکی دینیشی هەیە پێم وایە زۆرتر هۆکارەکەی ئەوەیە جا ئەوەی کە ویستم بیڵم یعنی ئەو بەشداریە دینیە زۆر زەقەی کە ئێستا لە سیاسەتی ئەمریکایە هەیە ئەگەر لە وڵاتانی ئیسلامیە بواە ینی خەڵکانی لای خۆشمان ئەلمانیش ئەیان کرد بە دەهۆڵ و هەڵاو بەزمێک کە چۆنە بێت دین بەو شێوە زەقە بێتە ناو سیاست و بێتە ناو دام و دەستگای دەوڵەتەوە بەڵام بینین لە بەرزترین لووتکەی دەسەڵاتی ئەمریکایە ئێستا بەو شێوەیە هەڵسوکەوت دەکرێت کە پێشتریش هەروە بووە بەڵام وەکو وتم تەسەتور کراوەدا پۆشراوە باشە بەس ئێستا لە ڕووی هەژمون و لە ڕووی فکریشەوە بڵێن ئەم جەنگە چی تێدایە بۆ خۆڕەڵاتی ناوەڕاست دانەوێت چی لە خۆڕەڵاتی ناوەڕاست بکەن ئامانجەکەیان چیە ئەگەر بتوان ئێران بخەن بەڵێ پرسیارێکی جوانە لە ڕووی فکری و کولتوریەوە ئێمە دوو کولتوری جیا بە زەقی دەرکەوتن لە ململانەیە ئەویش کولتوری ڕۆژئاوایی مادیگەرای کە ئەمریکا ڕابەرایەتی یەکا و ئەوروپاش لەگەڵیەتی و کولتورێکی شەرقی تا ڕادەیەک عنی تێکەڵ بە ڕۆحانێت و بە کولتوری شەرقی ئەم دوو تێڕوانینە هەم لە مفاوەزات و لە دانوستانەکانە بەرجەستە بوو هەم لە شەڕەکەشە ئێمە یەکێک لە لێدوانەکانی ترەمپمان بیست کە وتی پێم سەیرە ئێرانیەکان بەو شێوەیە پێداگری ئەەکەن تەسلیم نابن بەو شێوەیە مامەڵاکەن لە دانوستانەکانە کە سوورەزانن تەنازول نەکردن بۆ ئەمریکا واتە لێدان و شەڕ بەڵام لەگەڵ ئەوەشە تەنازول ناکەن ئەوە طبعاً ئەگەڕێتەوە بۆ دیدگا و تێڕوانینی هەر یەکێک لە ترەمپ و لە ئێرانیەکان یعنی ترەمپ بەو ڕۆحیەتە براگماتی خۆی کە بە شێوەیە کەڵس و کەوت ئەکا بەرژەوەندی لەکوێ بێ ئەویش لەوێ بێ ئەمڕۆ قسەیەکەکا بەرژەوەندی بەو شێوەیە بەیانی 180 لە پێچوانەیە و قسەیە ئەبێتەوە لەوەی بەرژەوەندەکەی بەو شێوەیە و هەروەها هەڵسو کەوتکردن بە شێوەی ڕوب بە لێکدانەوەی ڕبح و خەسارە تۆ یعنی وەکو بازرگانی سەیری شەڕ و سەیری ململانێ و سەیری ئیدارەدانی ململانەی جیهانیش ئەکا تا چەندێک ئەتوانی بدەی لە پێناوی ئەوەی چەندێکت دەست بکەوێتەوە ئەوە تێڕوانون و منطقی ئەوە بۆ یەکە بۆ منطقە سەیری ئێرانیەکان ئەکا ئەو پێیوا بوو کە بواە ئێرانیەکانیش بەو شێوەیە بێنە پێشەوە کۆمەڵێک شت لە تەنازولات تەسلیمی ئەمریکا بکەن لە پێناوی ئەوەی ئەوان ئابوووریەکەیان ببوژێتەوە دەوڵەتەکەیان سەر لە نوێجارێکی تر ببێتەوە بە دەوڵەتێکی تێکەڵ بە نظامی عالمی جیهانی و بە ئەو اقتصادا عالمی کە ئەمریکا ڕابەرایەتیەکە یعنی ئەو پێیوا بۆ بێوا بکەن بەڵام تێڕوانینی ئێرانیەکان لەم بەرەوە کولتورێکی ترە کولتورێکی عقائیدی دامەزراو لەسەر جۆرێک لە فکری دینی کە پێی وایە تەنازولکردن مردن باشترە تەنازولکردن هەمومان نەزانین ئەگەر ڕێبەری شۆڕشی ئێران یاخود عەلی خامنەیی بیویستە ئەیتوانی خۆی بشارێتەوە و لانی کەم لە یەکەم ڕۆژی شەڕەکە لی نەدرێ و نەکوژرێ بەڵام من پێم وایە ئەوە جۆرێک لە فکر و عەقیدەی عەلی خامنەیی دەرئەخا کە پێی وا بووە شەهید بوون لەو پێناوەیە یا زۆر باشترە لەوەی تەنازولکە بۆ ئەمریکا و کە ئەم لە مدەی 47 ساڵی ڕابردووە دژایەتی ئەمریکای کردووە لەبەرەوە ئەو دوو جۆرە لە کولتور هەم لە دانوستانەکانە هەم لە شەڕەکانیشا بەرجەستە بێ بۆیە بینین حساباتەکان ئێستا ئەو حساباتان نین کە شیکەرەوە سیاسیەکان ئەیان کرد کە تەنانەت ئەمریکا و ئیسرائیل خۆشیان پێیان وابوو کە لەوانەیە دوای ئەوەی کە لە ئێرانیاندا و کۆمەڵک لە سەرکردەکانیان کوشتی ئەوانەی تری تر تەسلیم ببن و بڵێن ئێمەی تر وڵاتێکی تر و دنیایەکی تر و جۆرێکی تر لە ژیانمان ئەوێنە ئەمانە تریش کە ماون لەسەر هەمان ڕێباز و ڕتم ئەڕۆن لەبەرەوە هەم شەڕەکە درێژ ئەبێتەوە هەم بۆی هەیە ئەنجامەکانیشی بگۆڕێ یعنی ئێستا باز لەوە کرێ کە بۆی هەیە شەڕەکە لە نقطەیەکە ڕابگیرێ ئەم دەسەڵاتە سیاسی ئێستا کە هەیە بمێنێتەوە هەروەکو خۆی کە هەیە بەڵام بە ڕێککەوتنێک و بە کۆمەڵێک لێک تێگەیشتنی تازەوە اینجا ئەوە هەمووی دەرخەری ئەو دوو جۆرە لە کولتور و لە فکرە لە بیرکردنەوە لە ژیان لە ململانێ لە سیراع لە تەنانەت لە تێڕوانین بۆ ژیان و مردنیش باش بەس سەبارەت بە ترامپ خۆی ئێستا هیچ بڵێن بەهایەک دادەنێ بۆ پرسی یاسای نێودوڵەتی کۆمەڵێک یاسای نێودوڵەتیە بۆ مامەڵەکردن لەگەڵ وڵاتان سەروەری دەوڵەتان هیچ شتێک ماوە نەتەوە یەکگرتووەکان بڵێن ڕێکخراوەکانی تر بینیمان کە ترامپ بە هیچ جۆرێک
هیچ ڕێزێک و ئەرزشێک دانانێ بۆ ئەو دام و دەستگا و دامەزراوانە بۆ ئەو یاسایانەی کە ئەمریکا خۆی ڕابەرایەتی دنیای کردووە لەوەی کە ئیمزای کۆ کردوتەوە لە وڵاتان کە پێویستە لەسەر فلان شدڕێ بکەوین هەمومان تەنانەت ئەو شتانەش هەمووی پێشێل کراوە. ئێستا شیکەرەوانی سیاسی ناوەندەکانی لێکۆڵینەوە باز لەوە ئەکەن کە سیستمی کۆنی ئیدارەدانی جیهان بە تەواوەتی مردووە. سیستمێکی نوێژ هێشتا نەهاتۆتە ئاراوە چونکە پێویستی بە کۆمەڵێک ئیتیفاقیات هەیە کە لە نێوان وڵاتان کۆمەڵێک لێک تێگەیشتن لەسەر شتڕێ بکەون. ئەو قۆناغەش هێشتا نەهاتۆ لەبەرەوە ئێستا قۆناغی فەوزایە، قۆناغێکە سیستمی کۆنی جیهانی بە تەواوەتی مردووە چونکە نە ئەمریکا و نە ئیسرائیل ڕێز بۆ هیچ یەکێک لەو یاسا و ڕێسایانە دانانێن، نە لە ڕووی سیاسیەوە، نە لە ڕووی ئینسانیەوە، نە لە ڕووی فکریەوە، نە لە ڕووی اقتصادیشەوە. یعنی ئەو عولەمەیە کە ئەمریکا ئیدعای بۆ کرد لە دوای نەوەتەکانەوە کە پێویستە سنوورە بازرگانیەکان لە نێوان وڵاتانە بە تەواوەتی بکرێتەوە کاڵاکان بگەنە هەموو ژیان و حڕێتی ئازادی کڕین و فرۆشتن و مامەڵەی تیجاری، ئازادی کاروباری بانکی و دارایی بۆ ئەوەی کە مەسەلەن تۆ شەریکەیەک وەکو کەس وەکو شەریکە وەکو وڵات خاوەنی کۆمەڵێک پارەی هاتووی دۆلاری ئەمریکیت کڕیوە لە یەکێک لە بانقەکانە دادناوە وەکو سەرمایە و لە حسابی خۆتایە، تۆ بەپێی ئەو یاسایانەی کە ئەمریکا خۆی دایناوە ئەبێ خاوەنی ئەو پارەیەبی و حڕێتی کاملت هەبێ بەوەی کە چۆن مامەڵەوە پارەیەوە ئەەکەی. هێ باشە بینیمان کە چۆن ئوسوولەکانی رووسیا هەمووی تەجمیت کرا لە ئەمریکا و لە ئەوروپا، باز لە 600 ملیار دلار ئەکرێکە هەمووی ئوسولی رووسیا و مڵکی رووسایە. ئێستا ئەوروپا بەهر بەوەشەوە نەوەستاوم کە دەستمیدیان کردووە ناهڵێن رووسیا مامەڵی پێوە بکڵێن بابێن لەو پارانە هەڵبگرین لە ئۆکرانیایە بەکاری بهێنین هەم بۆ جایەتی رووسیا هەم بۆ جارێکتر بۆ ئاوادانکردنەوە. ئێ باشە ئەمریکا خۆی یەکەم کەس بوو کە رووسیای بێبەش کرد لە نظامی سویفتی عالەمی لە تەحویلی دۆلار لە جیهانە. ئەوە کە شتێک بوو خۆی لە دوای هەفتاویەکەوە ئەمریکا یعنی ئەوەی کە پێوتێ سەدمەی نیکسۆن هەستا دۆلاری کرد بە دراوێکی احتیاطی لە مقابلی ئاڵتونا دایناو و هەموو دنیای ئازاد کرد لەوەی کە مامەڵە بە دۆلارەوە بکەن و ناچاریشی کردن. تەنانەت وڵاتە عەرەبیەکانی ناچار کرد کە نەوت بە دۆلار بفرۆشن بۆی دۆلار ببێتە پارەیەک لە جیهانە مامەڵەی جیهانی پێوە بکرێت. کەس ئێستا خۆی ئێرانی لێبێ بەش ئەکا، رووسیا لێبێ بەش ئەکا، لە عێراقا هەر ڕۆژدا ڕۆژێک تەوجیهە گەنێرن بۆ عێراق لە نەگەر نەیە نەژێرباری داواکاریەکانمان ناڵین $1 پێ بکە. یعنی ئەوە ئەو یاسایانەیە کە ئەمریکا خۆشی دایناوە بەرقەراری کردووە پێشێلیەکە. چ جای ئەوەی کە وەکو معاهداتی دەولی لە نێوان چەندین وڵاتی جیهانا کراوە بەڕاستی ئێستا یعنی ئومەمی متحیدە نەتەوە گرتوەکان ئێمە جارێک ینی وەکو هەواڵێکی عابر ئەبیستین کە قسەیەک تەسریحێک تەنانەت کێشەیەکی دارایی گەورەیان بۆ دروست بۆ لەوەرەی ئەمریکا ئێستا دامەکەی خۆی ڕاگرتووە سەدەمی ترامدا باڵێ تا مانگی حەود یعنی نەتەوەی گرتوەکانە تا مانگی حەود ئەگەر تەمویلی تازەی بۆ نەڕاوەکو پارە هەر بە تاوەتی ئینهیارەکە ئابێ دەرگا داخەنێک جاری لەبەرەوە هیچ ئەرزشێکی نەماوە. خندەتەوەی گرتوەکان خۆ ڕاستە هەموو وڵاتانی جیهان بەشداری یعنی زۆربەی وڵاتانی جیهان بەشداری تیاکەن و ئەندامن لە نەتەوەی گرتوەکانە، بەڵام لە کۆتاییە ئەوەی کە دەستی پێوەی بوو ئەوەی کە پارەی بۆ دابین ئەکرد هەم لە گیرفانی خۆی و هەم لەوانەی تریش ێسن ئەمریکا بوو. ئێستا ترەمپ وازی لەوە هێناوە ئەڵێ پێویست ناکایە بۆچی ترەمپ پێ دوای بڕوای بە یاسای نێودوڵەتی نەماوە هەردەوێتە ناخۆی حاکمی هەموو گیان بێ پێویستە بە کەسێتی خۆی پێویستە بەچی ڕاستە پێم وایە هەردوو ڕەهەندی هەیە، هەم ڕەهەندی شخصی خۆی هەیە هەم ئەو ڕەهەندەش کە لە ئەمریکا و تەوەجوه هەیە ئێستا ئەم ڕێکخراوی ماگایی کە لە دەوری ئەمریکا لە دەوری ترەمپ کۆبوونەتەوە و داعمیەکە نەویش ئەوەیە کە سەر لە نوێ ئەمریکا بکەیتەوە بێتەوە ئەمریکایەکی مەزن. ئەوە بە معنای بڕینی تەمویل و پارە یاخود بڕینی هەر شتێک کە لە مقابلە ئەمریکا سوودێک نەبینێ. ساڵان ئێمە ئەمان بینی یعنی لە ساڵانی ڕابردووە ئەمریکا کۆمەڵێک ڕێکخراوی هەبوو هەر مؤسسەیەکی هەبوو ناوی SAD بوو لە جیهانە بە پارە دەعمی ئەو ڕێکخرا و دامەزراوانەی ئەکرد کە
بەهاکانی ئەمریکایان گرنگی پێدا هەم لە دیموکراسی هەم لە مافی مرۆڤ یعنی تەنانەت لە کوردستانە بینیمان کە پارەیەکی زۆر لە ئەمریکاوە هات بۆ ڕێکخراوێک بۆ شوێنێک کە باڵێ بۆ پرسی جێندەر و هاوڕەگەزبازی ینی کۆمەڵێک شوێن لە جیهانە هەبوون کە ئەمریکا بەبێ هیچ مقابلێک پارەی بۆ دابین نەکردن لەبەر ئەوەی ئەیزانی لە داهاتووە ئەمانە کۆمەڵێک شت ئەکەن کە بە مەسلحەت و بەرژەوەندی ئەمریکا ئاشکێتەوە لە ڕووی ئەو نەهجە فیکری کە ئەمریکا بڕای پێێتی بەڵام کاتێک کە ترمپ هات ئەو مؤسسەی هەرداخست لە ئەمریکا ئێستا نەماوە USAID یعنی هیچ پارەیەک نانێرێ ئەڵێ من پارەیەک بۆ بنێرم بۆ ڕێکخراوێک لە ئەفریقا باز لە پرسی ژن و باز لە دیموکراسی وانە بکە من ناقم چێ بەسەر ئەوە پارەی ئەمریکای ئەڕوا بە بەلاش ئەڕوا لەبەر ئەوە هەم جاخەڵکانێکیش هەیە تەوەجوهێکی گەورەیە هەیە لە ئەمریکا بە تایبەتی و دەنگدەرانی کە دەنگیان داوە بە ترەمپ پێیان وایە کە بە ئەمریکا ئەوە هەڵسوکەوت بکە بۆیە هەم ڕەهەندە گشتیەکەی هەیە لە فەزای گشتیە هەم ڕەهەندە تایبەتیەکەی خۆشی ئەمریکا ترەمپ کە بینین کەسێکی زۆر نێرگیسیە ینی پێی خۆشە هەموو شتەکان لە دەوری سەری خۆی بخولێتەوە باش ئەو بەس ئەوەی کە باز دەکرێت زووتر بەرپرسانی ئیسرائیل باسی لە نیلەوە بۆ فورات مەبەستیانەوێت لە چوڕێکەوە باڵە دەزمێت سەتاڕاتێک لە وڵاتانی عەرەبی ئامانجێکی خۆیان پێکاوە نێگەرە و بربەستی ئێران لا بن دواتر ئەویان بۆ جێبەجێ دەکرێت واللهی ئەوە بۆیان ئەکرێیان نا لە داهاتووە ئەوە ینی عملیەکی زۆر معقەدە بەڵام ئەوە فکرێکە هەیەە ڕەگ و ڕیشەیەکی ئاینیشی هەیە کە جوولەکە پێیان وایە ئەبێ ئەوان باڵا دەست بن باڵا دەستیش ئەوە ینی ئەم وڵاتانە بە معاهدە بە هاوپەیمانی لەگەڵیانە بن ئەو تەفەوق و باڵا دەستی کێستا لە فەلەستینە هەیەە و لە باشووری لوبنانە خەریکن دروستی ئەەکەن ئەیانەوێ بەو شێوەیە ئەمان دەسەڵاتداری فعلی و حاکمی فعلی ئەو ناوچەیە بن بەڵام ڕاز نییە کارکتۆر ئێستا خۆیان حاکمی وڵاتانی عەرەبی نین بەو جۆرە ئەگەر بەو جۆرە حسابی بکەی کە ئەم دەسەڵاتدارە عەرەبانە گوێ لە مست و ئەڵقە لە مستی ئەوانن ئەوە تا ڕادەیەک بەڵام ئەو تەفەوقە ئەوان هێشتا بۆش ڕازینین بەوە ڕازینین حاکمێکی عەرەبی هەبێ لەو منتیقەیە گوێ ڕایەڵی بێ بەوە ڕازین کە ئەبێ خۆیان ئامر و ناهی بن بەڵام ئەو ئیتیفاقی ئیبراهیمی کە ئەیان ویست بیکەن لەگەڵ وڵاتانی عەرەبی و ناوچەکە ئەوە ڕێخۆشکردنێک بوو بۆ ئەوە چونکە ئیسرائیل تا ئێستاشی لەگەڵابێت لە چوارچێوەی ئەو سنوورە نێو دەوڵەتی کە هەیە دەرنەچووە بۆیە ئەوە ڕێخۆشکردنێکە یە سەرتاوەکو هێزێکی نەرم لە ڕێگای ئەو ئیتیفاقیاتانەوە ئەویست بە جۆرێک لە جۆرەکان تەطبیعێک جۆرێک لە ئاسایی بوونەوەی دۆخەکە دروست بکە بۆ ئەوەی هەنگاوی دوایی تر بریتی بێتەوە سەبارەت بە ناوخۆی ئەمریکا بە تەواوەتی پشگیری هەیە بۆ ترامپ لەم پرسە یاخود ناڕوونیەک هەیە ئەگەرێکێ لە هەر کاتێک دە ترامپ پاشە کش بکە لەبەر ڕایگشتی بێ لەبەر ناوخۆی ئەمریکا بێ لەبەر تێچووی جەنگەکە بێ وەڵاهی وەکو لایەنە جەماوەریەکەی من پێم وانێت تا ئێستا شتێکی مەلموس هەبێ لەوەی ئایا چەند کەس استیطلاعات و ڕاپرسی هەیە چەند کەس تەئیدی ئەو شەڕاکە و چەند کەس نایکا بەڵام ئەوە لە ئەم هەڵبژاردننی میتێرمەی کە لە مانگی 11 قەرارە بکرێ دەرئەکەوێ ئایا شعبێتی ترەمپ وەکو خۆی ماوە خەڵکی ئەمریکا لەگەڵ ئەوەیان کە بەو نەهجە هەڵسو کەوتکە یاخود ڕایان گۆڕیوە چونکە ئێمە زانین هەڵبژاردننی میتێرمە تەزدیدکردنەوەی هەردوو دامەزراوە تەشریعەکەی ئەمریکایە جا ئەگەر بێت و جمهوریەکان کۆماریەکان زۆرینە لە دەست بدەن لە یەکێکیان یاخود لە هەردووچیان ئەو کاتەمە ئەگەینەوە قەناعەتی کە خەڵکی ئەمریکا پێی وایە ترەمپ هەڵی کردووە بەڵام تا ئەو کاتە زۆر بە دقت نازانین چونکە ئێمە لە کۆنگرێس دەنگدانێکمان هەبوو لەسەر پرۆژە یاسایە کە دەسەڵاتەکانی ترەمپ سنووردار بکە بۆ ئەوەی کە هێرشی زیاتر نەکاتە سەر ئێران شکستی هێنا لەبەر چی شکستی هێنا لەبەرەوەی زۆرینە کۆماریەکان بەڵام ئێمە جارێکی تر ئەبێ ئیسیفتایەکی خەڵکی ئەمریکا ببینینەوە جارێکی تر ئایا دەنگدەنەوە بەو زۆرینەیە هەبوو لە سەدانی زگە شەستی خەڵک دژیە و ئۆپەراسیۆنە بن هێرشانە بن خۆی هەموو ڕاپرسیەکان لە وڵاتانی ڕۆژ ئاوا و لە لای خۆمان و لە هەر شوێنێکی دنیا ئەکرێ ڕاپرسی 100% نییە ئەو لایەنەی کە ئەیکا کاریگەری زۆری هەیە لەسەر ئەوەی کە ئەو ڕاپرسێ بەچ ئاقارێکا بەرێ لەبەرەوە زۆرینەی ئیعلامی ئەمریکی لە دژی ترەمپەوە هەر لە یەکەم لە 2015 لە سەردەمی یەکەم جاریەوە لەگەڵ ڕاگەیاندن شەڕی بەرپا کردو ینی زۆرینەی ڕاگەیاندنی ئەمریکا
دژی ترامپە وەکو مؤسسەکانی ڕاگەیاندن. لەبەرەوە بێ ئێمە جارێ ئەوە مؤشرە ئاخود بڵین نیشاندەرێکە، بەڵام وەکو وتم هەڵبژاردن ئەمە یەکلایی کاتەوە لە کۆتاییە ئایا ئەو خەڵکە ڕازیە لەو سیاسەتانە یاخود ڕازی نییە. و ئەوەی کە ئێستا ترامپیش بەپە لە پرۆسیە زۆر مەبەستێتی شەڕی ئێران کۆتایی پێ بێ و جۆرێک لە سەرکەوتن بۆ خۆی ئیعلان بکە هەم لە دنیای هەم بۆ ناوخۆی ئەمریکیش لەبەر خاتری ئەو هەڵبژاردنەیە کە پێش هەڵبژاردنەکە خەڵک بگەینێتەوە قەناعەتی کە ئەو سیاسەتانەی ئەو پەیڕەوی کردوون هەمووی سیاسەتی ڕاست و دروست و پێویستە جارێکی تر کۆماریەکان زۆری نەبهێن. باشەکە جگەرەوەی کە هۆکارانی کەوای لە ترامپ کرد بێتە ناو شەڕەکە بەڕێز باسی لۆبی جوولەکەت کرد، بەڵام باس لەو مەلەفەکانی ئیبستنیش دەکرێت. کاریگەریەکی هەیە لەسەر ترامپ؟ وەڵاهی چکە ناوی لە مەلەفەکاندا دژی بەکاربێن قسە ئەکرێ لەسەر ئەوە، لەسەر ئەوەی کە جۆرێک ئەوە یەکێک لە کارتەکانی فشاری جوولەکە بێ بەدەستیەوە لەسەر ترامپ، نەک هەمووی بێ. چونکە لە کۆتاییە ئەمریکا وەکو مؤسسە وەکو دەوڵەت ئەبێ ڕێگا بدە زیاتر ئەو مەلەفانە ئاشکرا بکرێن یاخود ئاشکرا نەکرێن. یعنی نە دەوڵەتی جوولەکە نە لۆبیەکان ناتوانن خۆیان ئەو مەلەفانە بێن و بۆ ڕای گشتی ئاشکرای بکەن. ئەبێ وەکو دەوڵەت وەکو ئەمریکا تەنانەت بە ئیمزای سەرۆکی وڵاتیش ئەو مەلەفە حساسانە ئاشکرا بکرێن. بۆی هەیە کارتێکی فشار بێ ئەوەش، بەڵام پێم وانی هەموو شتێک بێت، چونکە لە کۆتاییە ئێمە بێ بزانین کە هەم ترامپ هەم ئەو کولتورە غەربی کە لە ئەمریکایە باڵا دەستە بەقەدەر کولتوری شەرقی ئێمەوە بە فەزیحە نازانێت. فەزیحە تەنیا لەوەیە کە ئەمانە کۆمەڵێک مناڵی خواردەمەنی باڵغ بوونن بەکارهێنراون لە هەندێک لەو مەلەفاتانەیە. وإلا فەزیحە لەوەیە نییە کە مەسەلەن سەرۆکی ئەمریکایە و یعنی زۆر بە حەساسی وەرناگیرێ ئەو بابەتە، چونکە هەر کولتوری وڵاتەکە ئێمە ئازانین کە کولتورێکی منفتحی کراوەی لیبراڵە، لەوانەیە زۆر کەس هەبێ ئەسڵان هەر بەلاشیەوە کارێکی ئاسایی بێ، چونکە خەڵکانێکی تر غەیری سیاسیەکان لە زۆرێک لە تۆڕە لەش فرۆشی و بابەتی ئەم هاوشێوە ئیپستنە خەڵکی ئاساییش تێوەگلاوە، بەزەوە لەبەرەوەی خەڵکێکی ئاساییە نەباز ئەکرێونە جێگەی احتیمامە، لەبەرەوە کابرا کە خۆی ممارەسەی ئەوە بکە زۆر بەلایەوە گرنگ نییە، بەس ئەکرێ وەکو کارتێکی فشار هەر ببێ، بەڵام هەموو شتێک نییە ئەوە لەم شەڕێ. باش سەبارەت بە کاریگەری ئەم جەنگەرە سەر هەرێم، دوێنێ بڵێن ئەنجومەنی بەرگری ئێران هەڕەشەی لە هەرێم کردبوو ئەگەر هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران ئۆپەراسیۆن بکەن هێرشم کرێت سەردا مەزراوەکانی هەرێم دەبێت چۆن مامەڵە بکە؟ ئایا تەنها بژاردەی بڵێن لە نێوان ئێران و ئەمریکا دوو بژاردەی یان بژاردەی سێمیش هەیە بۆ هەرێمی کوردستان؟ وەڵاهی زۆر گرنگە هەرێم بە وریاییەوە مامەڵە بکە کە تا ئێستش باش هێناوێتی ئەویژە بێ ڕاگررتنی هاوسەنگی بێ لە نێوان هەردوولایە، وە لە کۆتاییە هەرێم ئەبێ ئەوە بخاتە بەردەمی هەردووکیان کە ئەم وڵات نییە، هەرێمێکی بێپەڕووباڵە، نە هیچ بەرگریەکی ئاسمانی هەیە، نە تەیارەی هەیە، نە ساڕوخی هەیە، نە درۆنی هەیە، ناتوانێت بە هیچ جۆرێک لە جۆرەکان بچێتە پاڵیەکێک لەو لایەنانە. من پێش ئەوەی بین یعنی دیمانەیەکی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پێگەی ئەکسیۆس بۆ بزانم یەکێک لە پێگەی ئەعلامیەکانی ئەمریکایە مقابلەی کردووە، کۆمەڵێک کشتی جوانی وتووە، یعنی ڕاگررتنی ئەو باڵانسە زۆر گرنگە، چونکە هەرێمی کوردستان لە نێوان هەردوو بەرداشەکەیە، هەر جوڵەیەکی ناهاوسەنگ بکە بەلای هەر لایەکیانە دوایی کاریگەری زۆری لەسەر بێ، بە تایبەتی دژی ئێران کێمە سنوورمان بەسەر ئێرانەوەی سنوورێکی کەممان بە تورکیاوە هەیە لەگەڵ سنوورێکی کەم بە سووریا و زۆرینەی سنووری هەرێمی کوردستان بە وڵاتی ئێرانەوەیە و ئێران نەک بە ساروخ و بە درۆن ئەگەر بیەوێت توانێت بە کلاشینکۆفیش هێرش بکاتە سەر هەرێمی کوردستان، لەبەرەوەی ئێمە هەر بەیەکالکاوین، لەبەر ئەوە بەکارهێنانی هەرێم وەکو پێگەیەک دژی ئێران بە معنای خۆکوشتنی هەرێمی کوردستانە، چونکە تۆ ئەوە ئێستا هێشتا هیچ نەبووە تەنیا
وەکو احتیاط غازەکەی کۆرمۆری گیراوەتەوە خەڵک نەکارەبای هەیە و نەغازیی هەیە مۆلیدەکان سەر لە نوێ کەوتونەتەوە ئیش باش ئەگەر خوا نەخواستە ڕۆژێک ساروخێک بیا لە کۆرمۆر بە تەواوەتی تو هەتا چەندین ساڵی تر ئەبێ مەحاڵت بێ ئەیتر کەواتە بێ هەرێم بەچی هیوا و ئەمەلێکەوە بچێتە ناو ئەم جەنگەوە یاخود ببێتە تەرەفێک یاخود بێتە کار ئاسانی کارێک بۆ لێدانی شەکەوتوە پێی وایە کە ئێران داهاتووینی هەرێمی بچێت پاڵ ئەمریکا و خوێندنەوەنە شێ آخر دەی ئەوە خوێندنەوەیەکی زۆر دروست نییە لەبەرەوەی هەتا ئێستاش ئەمریکاش خۆی دڵنیانێ لەوەی کە ئایا ڕژێمی ئێران ئەڕوخێ یاخود ناڕوخێ یعنی ئەجا زەمان چییە بۆ ئەوەی پێش ئەوەی کە گریمان وا خستانە سەر ئەو سکەی کە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران ڕوخێ و ڕژێمێکی هاوشێوەی وڵاتانی دنیا موالی بۆ ئەمریکا دروست ئەبێ چێڵە پێش ئەوەی بڕوخێ بە تاوەتی هەرێمی کوردستان وێران ناکە چێ ئەڵێ ئەو ڕژێمەی کە لە دوای حکوومەتی ئێستای ئێرانەوە دێ باشتر ئەوێ بۆ کورد لەوەی کە ئێستا هەیە چ زمانێکەیە بۆ ئەوە ینی وا کەسێک هاتە سەر حکم وڵاتێکی بەهێزی دروست کرد لە ئێرانە بە تاوەتی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلە دەستی تێکەڵ کرد و ئەو کاتە هیچ مەجبور نییە هەرێمی کوردستان یعنی هیچ شتێ بۆ هەرێمی کوردستان بکە ئەسڵم بۆی هەیە هەر تەجروبەکە هەر بە تاوەتی لە ناو ببرێ لەبەرەوە ئەو کەسانی کە پێیان وایە ئەبێ هەرێمی کوردستان بە دەرەجە یەک وە کوردەکانی ئێرانیش ڕۆژهەڵات بچنە ناو جەنگەکەەوە پێم وایە کوردبینن تا ئێستا چونکە ئەو گریمانانەی کە لە بەردەستیانان تەنیا هیوا و ئاواتێکە کە پێیان خۆشە ئاوا بێ هەژینا لە واقعا ئێمە هیچ دەلیلێکمان لە بەردەست نییە کە کۆتایی جەنگەکە بەو شێوەیە ئەشکێتەوە کە کورد چووە ناوی بەیانی سوودمەند ببێ ئەی بۆ ڕۆژهەڵاتیش بڵێن ئەو لەبەردەم چیدا ڕۆژهەڵاتی کوردستان ئەمریکا دەیەوێ ببوون هێزە ئۆپۆزیسیۆنەکان بەکاربێنێ لەوێەوە دەستی پێ بکرێت چونکە زۆربەی هێرشەکان بۆ سەر ڕۆژهەڵاتی کوردستان ڕاست هەر کورد ئۆپۆزیسیۆنە لە ئێران ئەوانەی دیکەی جموجۆڵێکیانەیە و ئەگەر لە کوردەوە دەست پێ بکە باشە خراپە لێکەوتی چی دەبێ وەڵاهی بێگومانەوە لەبەر ئەوەیە کە لەوانەیە نقطەی زۆعف خاڵی لاوازی ئێران ئەم سنوورە بێت کە ئەمریکا لە هەرێمی کوردستانە تا ڕادەیەک کاریگەری هەیە لەوانەیە ئاسانتر بێ بۆ ئەو کە لێرەوە سنوورەکەی کون بکە وئیلا تەنیا هەر کورد نییە مەسەلەن ئازاریەکان هەیە تورک هەیە لەسەر سنووری تورکیا ئەهوازیەکان هەن لە نزیک سنووری بەستڵە لای ئەوانە عەرەبن ئێران هەر چواردەورەی بە کەمەنەتەوایەتەکان دەورە دراوە فارسەکەی لە ناوەڕاستی ئێرانایە لەبەرەوە هەموو سنوورەکانی ئێران ئەگەری ئەوەی هەیە گەر ئەمریکا بیەوێ لێوەی کاریگەری دروستکە بەڵام پێم وایە بۆ ڕۆژهەڵات جارێ زووە کە هێزەکانی ڕۆژهەڵاتیش بڕیار بدەن بە تەواوەتی بچنە ژێرباری ئەمریکا و ئیسرائیل و بچنە ناو ئەو جەنگەوە چونکە ئێمە تەجروبەمان هەیە لەگەڵ ئەو وڵاتە جل هێزانەیە هەر کۆماری مەهاباد هەمومان نەزانین کە چەندێ تەجروبەکەی تا چەند بوو بە پشتگیری کوێ کرا و دوای چی بەسەر هات نزیکترین تەجروبە ئەزمون لە لامان ڕۆژ ئاوایە هەتا بەشار ئەسەد هەبوو دژی سیاسەتەکانی ئەمریکا بوو کوردیان کردبوو بە قەلغانێکی گەورە و ئەمریکا بە چەک و چۆڵیشەوە یارمەتیەدان بەس تەنیا لەبەر ئەوەی کە بمێننەوە و ئەمانیش وەکو داردەستێکی ئەمریکا کۆمەڵێک پێشڕەوی زۆریان کرد بەڵام بینیمان کاتێککە ئەم حکومەتە تازەیە دروست بوو لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل هیچ کێشەی نەما چیان بەسەر ڕۆژ ئاوا هێنا یعنی چی گرنتیەک هەیە کە کوردانی ڕۆژهەڵاتێتەوە پرۆسەیەوە ئەمریکا تاکۆتایی لەگەڵ ئەمریکایە هیچ شتێکی پێ بدات یعنی پێم وانە دۆخی ئێستای ئەوان لەگەڵ دۆخی ئێمەش لە هەرێمی کوردستان جیاواز بوو چکە بەراوردێک دەکەن دڵێن لە بینی دۆخی عێراق و دۆخی ئێران نۆتویەکی ئێمە و ئێستای ئێران ئەو بەراوردەش دەکرێت لەم باردۆخ پێم وایە ئەم بەراوردێکی تا ڕادێک نادروستە چونکە دۆخەکان 100% وەکو یەکنین کاتی خۆی لە عێراقا ینی ئۆپۆزیسیۆنێکی بەهێزی چەکدار هەمهی کورد و هەمهی عەرەبی شیعەکانیش هەبوو ئەمانە وەکو جۆرێک لە بەدیل ئەکرا و هەروەها دۆخی ئەو کاتەی نێودەوڵەتی ئەوەی ئەخواست کە هەرێمی کوردستان بەو شێوەیە تا ڕادەیەک
ئەوش خۆ تەنیا پاراستنی ئەو هێڵە بوو کە دایان نابوو هێڵی دژەفرین ئەجینا خۆ یعنی زۆر پشتگیریەکی زۆر بەهێزی نێودەوڵەتی ئەمریکا نەبوو ینی تەنانەت ئێمە زانین هێڵەکە سلێمانیشی تیان نەبوو ئەو ناوچانەی بەرەخواریی تیان نەبوو بەڵام دۆخێک هاتبوو پێشەوە ئەو کاتەکەوای ئەخواست بەو شێوەیە بێ ئەوەی ئێستا کە هەیە نە ئێران عێراقی ئەو کاتەیە نە کوردی ڕۆژهەڵاتیش کوردی باشوورە یعنی زۆر جیاوازی هەیە لەبەرەوە من ناڵێم یعنی هیچ جۆرە ئەمەلێک هیچ جۆرە دەرفەتێک لە بەردەم کوردانی ڕۆژهەڵاتان نییە بەڵام ئەبێ زۆر بە لێزانانە و بە گرنتیەکی وەکوڵێ تەواوەتیەوە ئەوان بچنە ناو پرسەکەەوە باش ئەی پێکاتەکانی تر باسی عەرەبەکان کرد گوایە ئۆپۆزیسیۆنیان هەبێ بەلوجەکان ئەوان هیچ جۆڵێک هەیە لەلایەنەوە وەکو کەمەنەتەوایەتی وەکو کولتور جیاوازن بەڵام تا ئێستا لێیان نەبینراوە نە جوڵەیەکی چەکداریان هەبێ وەنە جوڵەیەکی جەماوەریشیان هەبێ ئەم هەموو خۆپیشاندانە نەکرا ئەوانیش لە شارەکانی ئەوانیش یعنی وەکو بە شێوەیەکی ئاسایی وەکو هەموو ئێران ینی هاتمان کەماوە بەس دێکەوتەی چی دەبێگەر کورد بکرێ بە سەری ڕمەکە و بەکار بهێنرێ لەوان دانوێ زیاتر وەکو کارتێک بەکاری بێن وایە بەڵێ بێگومان وایە لە ئێستاە بەڵێ بێگومان وایە ئەکەوێتە سەر ئاکامی ئەم جەنگە چی ئەبێ ئەگەر ئاکامی ئەم جەنگە مانەوەی کۆماری ئیسلامی ئێران بێ بە شێوەیەکی لاوازیش بێ بە ڕێکەوتنێک لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلە کورد زۆرترین زەرەر ئەکا لەبەرەوەی ئەو کاتە ئەو سنوورەی کە بۆی دانراوە بۆ ئێران سنووری سایکس پیکۆیە هەر ئەپارێزرێ ئەو دەستکراوە ئەبێ لە ناو وڵاتەکەی خۆیان کە چی بکە بەڵام ئەگەر ینی ئاکامی ئەم جەنگە کەوتنی کۆماری ئیسلامی ئێران بێ بە تەواوەتی ئەوەش جارێکی تر نازانی بۆ کورد تا چەنێ دەرفەت ئەبێ ماوەستەوانەی کە دوای ئەوە دێنە سەر حکوم بەڵێ ئەو کەسانە ینی کێیەکە لە دوای کۆماری ئیسلامی وەکو جێگرەوە یەت ئەبێتە دەسەڵاتدار ئایا ئێران نەچێتە حاڵەتی فەوزای تەواوەتیەوە ئەو کاتە هەر زەرەرەوە کورد لەبەرەوەی کورد هەر کەمینەیە یاخود کۆمەڵێک کەس ئەهێنرێنە سەر حکم کە تەنانەت وەکوانەی ئەفغانستانیش بن ئەمریکا و ئیسرائیل خۆیان دایان بنێن ئەو کاتە هەر دیسانەوە لەگەڵ کووردا هەر باش نابن چونکە ئەوان زۆرتر ئەکەن بۆ ئەمریکا و ئیسرائیل لە کورد لەبەرەوە دەوڵەتەکە تەسلیمی ئەوان نەکرێتەوە باشە وەکو دوا پرسیار سیناریۆ زۆر هەبوو بۆ جەنگەکە ئەوەی کە بەڕێز پێیان وابوو لە 72 کاتژمێر ئێران تەسلیم بێ وەکو سیناریۆی ڤەنزوێلای لێبێ ئێستا ترامپ پیش دەڵێ دەبێ ڕۆڵم هەوێ لە هەڵبژاردنی ڕابەری نوێ سیناریۆی ئەوەی هەردۆخەکە ئەو جەنگەکە درێژە بکێشێ ڕاپەڕین جەماوەری بڵێن ئومێدیان لەسەر ڕاستچین تا ئێستا نییە هیچ زیارەت تا ئێستا وەکو داهاتووی جەنگەکە بە کورتی بسپاس وەڵاهی ئەڵێ دەستپێکردن لە بەدەست خۆتە بەڵام کۆتایی هێنا بەدەست خۆت نییە ئەمریکا و ئیسرائیل دەستیان پێ کردووە و ئەو سیناریۆیانەی دایان نابوو وا دەرنەچووە ئێستا بێت تەعامل لەگەڵ پێشهاتی تازەیە بکەن بەڵام لە کۆتاییە لێدوانی ئەمریکا و ترامپ هەرچیەک بێ پێم وایە یەک ئامانجی هەیە ئەمریکا ئەویش ملکەچکردنی ئێرانە بۆ ئەو سیاسەتەی کە ئەمریکا ئەیەوێت جا ئایا ئەم ڕژێمەی ئێستا بمێنێتەوە ڕابەرێکی تازە هەڵبژێرن خەڵکانێکی تر لە خراپترین سیناریۆیا بێنە سەر حکم یاخود فەوزا لە ئێرانە دروست بێ بە هەر یەکێک لەم سیناریۆیانە ئەمریکا تەنیا ئەوەی ئەوێ کە ئێران وەکو دەوڵەتێکی محوەری لەم ناوچەیە موالی بێ بۆ ئەمریکا و بۆ ئیسرائیل و لە رووسیا و سین بەڵێ لە ڕوس وەڵاهی ئیتر ئەوە تا چەند ئەچێتە سەر ئەوە ئەکەوێتە سەر تواناکانی ئێران بۆ بەرگەگرتن و تواناکانی ئەمانیش تا چەنێ ئەو خۆتایی کە دایان ناوە ئەتوانن لەسەری بڕۆن زۆر سوپاس دەکەین بەڕێز دکتۆر ئیسماعیل بەرزنجی ماوەسای زانکۆمانمان کرد سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکاران خواتان لەگەڵ